بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بار و سەری ساڵی نوێی کوردی هاوڵاتیان ڕوودەکەنە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەڵام بەشێک لە هاوڵاتیان ڕەچاوی پاراستنی ژینگە ناکەن و ناوچە گەشتیارەکان پێش دەکەن. میوانداری بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری پێشووی ژینگەی وەزیری پێشووی هەرێم بۆ کاروباری ژینگە تاو تویان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە بێت. ساڵانە لەگەڵ هاتنی سەری ساڵی نوێی کوردی و وەرزی بەهاردا هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە ناوچە گەشتیارەکان دەکەن، بەڵام بەجێهێشتنی پاشماوی خۆراک و زبڵ و خاشاک لەلایەن گەشتیارانەوە سیمایەکی ناشرین بە سروشت و هاوینە هەوارەکان دەبەخشێت و دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و هەندێک نەخۆشی مەترسیدار بڵاو دەبنەوە. هاوڵاتیان ئاماژە بۆ دەکەن دەبێت سەیرانگاکان پاک ڕابگیرێن و بەرامبەر ژینگە هەست بە بەرپرسیارەتی بکەین. بەڕاستی ئەوە تشتێکی زۆر ناخۆشە کە عایلە دێ دادنیشێ ئەو شتی پیسانە هەموو فرێت دێ ئەوە تشتێکی نەحەزاریە بەڕاستی دەبێت ئەمە ئاگا لە شاری خۆمان بێت. ئەو خەڵکە دێتە ئێرە بۆ استراحەت دێ لۆ خاوینی دێ لۆ هەر کەسێک نەخۆشیەکی هەبی لۆی باشە ئێرە یعنی نابێ ژینگە پیس بکرێت ئێرە نابی هەر زبلێک لێرە فەرەدەم گوناهبار دەبن. دیادەی زۆر شارستانیە لەوەی خەڵکەکە هەموو هاتێ دانیشتە لۆ سەفرەی زەوەش خۆش بینی خۆشێک ئەو بکە بەس کاتو پیسەکەت بەزی هێشت هەت بە خۆت دێوە سبێنی بێز نادە جێکە دانیشی. لەلایەکی ترەوە لایەنە پەیوەندیدارەکانیش لە دابینکردنی حاوی لەو کیسەی خۆڵ بۆ ناوچە گەشتیارەکان کەم دەرخەمن کە بەهۆی نەبوونیانەوە مەترسی زیاتر لەسەر ژینگە دروست دەکات. معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە ڕای دەگەێنێت ژینگە مڵکی هەموو زیندەوەرانە و دەبێت هاوڵاتیان ڕەچاوی پاراستنی ژینگە بکەن و نەیشێوێنن. پێویستە هاوڵاتیان لە بەتایبەتی وەرزی بەهارە کە دەچنە دەرەوە سروشتی جوانی هەرێمی کوردستان بپارێزن ئەو پێداویستیانی کە ڕۆژانە لەگە خۆیانە دێبەنە دەرەوە پێویستە ڕەچاوی پاکڕاگرتنی ژینگە بکەن بەتایبەتی هاوڵاتیان دوور بکەونەوە لە بەکارهێنانی قاپی سەفەری سفرەی سەفەری و لە هەمان کاتیشدا نەبنە هۆکاری پیسبوونی سەرچاوەکانی ئاو و لەم وەرزەشدا بەشێک لەو شوێنانە نەمام و درەختی تازەی لێچێنراوە هیوادارین هاوڵاتیان هەرێمی کوردستان نەبنە هۆکاری فەوتانی ئەو درەختانش. ساڵانە هاوڵاتیان لە کاتی گەشتکردن بۆ سەیرانگاکان لە ناوچە گەشتیارەکان هەزاران تەن لە پاشماوەی خۆراک و زبڵ و خاشاک جێدەهێڵن. ئەمەش کارەساتی ژینگەی دروست دەکات وێڕای بڵاوبوونەوەی نەخۆشی مەترسیش لەسەر ژیانی ئاژەڵ و گیانلەبەران دروست دەکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین لە وەرزی بەهار و سەری ساڵی نوێی کوردی خەڵک زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکان و سەیرانگاکان دەکات چۆن پارێزگاری لە پاکڕاگرتنی ئەو ناوچانە بکەین؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان من سەرەتا سوپاسی جەنابتە و کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ئەم بەرنامەیە کە بایەخێکە بە ژینگە بایەخێکە بە ئەو دیمەنە جوانەی کە خوای گەورە بەخشوێتی بە میلەتەی ئێمە کە هەر لە سەرەتای دروستبوونی ژیان لەسەر زەویە خوای گەورە کە 4 فەسڵەی دروست کردووە دیارە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی شوێنێکی دڵڕفێنی جوان بۆ خەڵکی کوردستان فەرام هاتووە. پێویست بەوە کات خەڵکی کوردستان لە ئاستی ئەو دیارە گەورە بن کە خوای گەورە پێی بەخشیون و بتوانن نمونەیەکی بەهەشت کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە سەردان و گەشتەکانیان بکەن کە ئەم مناسەبەتەیە ساڵانە بۆ ئێمە دووبارە بێتەوە کە خەڵکی لە ماڵەکانیان دەرەچن و گەشتەکەن. ئومێد دەکەین هەر خانەوادەیە کە گەشتێکی سەرکەوتووەکە بتوانێت بەردەوامی بە ژیاندا بەردەوامی بە ژیانیش بریتێ لەوەی کە ساتێک نەبینێ بەڵکو ساڵێک ببینێ دوای خۆی ببینێ کە ئەو خەڵکانی کە گەشت و گوزارەکەن بەڕاستی پێویستەکە بەرنامەیەکی خۆیان هەبێ بۆ ئەوەی
خزمەتێک بە ژینگەشکێن و خزمەتێک بە دەوروبەر و پاراستنی ژینگەیش ئەرکی هەموو لایەکمان باشە بەس ئەو ڕێکارانەچین کە هاوڵاتیان لە کاتی گەشتکردنە دەبێ بیگرنە بەر بەتابەتی بۆ پاگراگرتنی ناوچە گەشتیاریەکان یاخود ئەو ناوچەی کە چیاکان دەشتەکان کە هاوڵاتیان لە وەرزی بەهار سەردانی دەکەن. خۆی زۆر گرنگە من بە نمونەیە دەست پێ بکەم کە شۆفێر هەستەکە بەوە مرتاحە بێ هەموو کەسێک شۆفێر بێ بۆ چونکە خۆی سەرنشینەکانیشی سەلامەتە بن. خەڵکی ژینگە دۆست حەزەکە هەموو خەڵک ژینگە دۆست بێت چونکە لە مانای ژینگەتی ئێگا. بەڕاستی بەرنامەی سەرکەوتوو بریتە لەوەی کە لە ماڵەوە خانەوادەیی هۆشیاریەکیان هەبێ ئەو گەشتەی کە ئیکەن بتوانن شوێنێ بۆ خۆیان دیاریکەن، بەرنمەیەک بۆ گەشتەکەیان دیاریکەن، خۆراکێک کە ئەیبەن خۆراکێکی تەبیعی لەگەڵ خۆیانە بەرن، بتوانن تا ڕادەیەک لە ڕێ ڕۆشتنەوە دەست پێ بکەن بە سورعەت نەڕۆن لە کاتی تەپوتۆزە خەڵکی زعاز نەکەن، ڕعایەتیەوە بکەن هۆڕێن لیان و ئەمانە بەڕاستی بە شێوەیەکی لەسەرخۆی سەفەرەکەیان بکەن هەتا ئەو شوێنەی کە کردیانەتە ئامانجتیدا دانیشن چۆن بتوانن دەرو دراوسەکانیان ئیزعاج نەکەن بە سەوت بەرزکردنەوەی تەسجیل و کۆمەڵێک بەرنامە یعنی ئازادی خەڵکی کە دراوسەکانیان تێک نەدەن چۆن بتوانن تا ڕادەیەکی زۆر بتوانن بەغاز خۆراکەکان بۆ خۆیان دەسەبرکەن پەنانە بەرەبەر بڕینی دارەکان چونکە دارەکانیش پێویستە بۆ ژیان چونکە ژیانی ئێمە بە هەوا بە ئاو بەوانە بەندە ئەوانە هەمووی پێکهێنەرەکانی ژینگەن چۆن بتوانن لەگەڵەوەدا خزمەتێک بە ژینگەی منتیقەکەیان بکەن ئەو شوێنانەی کە ئاوی پیسی لێ خۆیان لێ نەدەن لە هەنێ شوێنە مەترسی ئەوەی هەیە کە خەڵکێک مەلە نازانێ خوا نەخواستە تووشی کارەسات بێ هەنێ ناوچەمانەیە بەداخەوە لە کوردستان هێشتا بە تەواوی پاک نەکراوەتەوە لە مین پێویستەکە پابند بن بۆ ڕێنماوی و تابلوانەی کە دروست کراوە لەگەڵ ئەوانەیشدا کۆمەڵێ بەرنامەی جوانتر بۆ ڕێخستنی ئیشکارەکانیان لە دوای خۆیان ئەو شوێنەی کە وەکو فەرشێک بۆیان ڕاخراوە وەکو فەرشی ماڵی خۆیان سێریکەن بە جوانی بە پاکی ڕایگرن و دوای ئەوە کە خۆیان ئەگەڕێنەوە هەست بەوە بکەن ئەو خاشاکانەی کە هەیە کۆیکەنەوە من لێرەوە سواسی ڕێکخراوەکانی ژینگەیشەکەمەوە چالاگوانان زۆر جار لە سەر ڕێگای شوێنە گەشتیاریەکان عەلاگە تەوزیعەکەن ومێ دەکەین ئاستی چالاکی هۆشیاری و بە هاوکاری حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان بتوان عەلاگەی تایبەت بۆ گەشتیاران دروستکەن بۆ ئەوەی عەلاگەی شوشە جیابێ عەلاگەی قاغەز جیابێ عەلاگەی خاشاک جیابێ بۆی ئەو خەڵکە کە ئەگەڕێتەوە هۆشیارێکی باشی بۆ دروست بوو بێ کە ئەمەش بەڕاستی لە خۆ دروست نابێ پێویستەکە لە ناوەندەکانی خوێندنەوە مناڵان پەروەردە بکرێن کە چۆن گەشتێکی سەرکەوتووەکان دواتر دەین سەرەوەی کە چەندە هۆشیاری ژینگەی و کولتوری ژینگە پارێزی لای ئێمە هەیە وەکو وڵاتیانی هەرێم بەڵام سەرەوەی کە ینی زۆر جار مەترسی جوزێ بۆ گەشتیارە بەڕێز باسی ناوچەکە بەمی ڕێژکراوەکان کردووە تەنانەت مەسەلەن ناوچە هەندێک دەریاچە و ڕووبار و ئەوانش ینی پێویستە ڕەچاوی ئەوانش بکرێ هێمای پێویستدانراوە ناوچە گەشتیارەکانە بۆ ئەو خەڵکانی کە سەردانی و ناوچاندێک یا خورد ناوچەمین ڕێژکراوەکان بۆی کە وڵاتیان بە دوور بن لەم کارەساتانە من کۆمەڵێک بیرۆکەم لە ئەنجومەنی پاراستن چاکردنی ژینگە باس کرد لەگەڵەوەدا سەردانی وەزارەتی ناوخۆمان کرد چۆن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتشۆ ئیش لەسەرەوە بکەین کۆمەڵێک تابلۆ دروستکەین بۆ ڕێنمایی لە شوێنە گەشتیاریەکان کەوانە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو خەڵکانە کە دێنە هەرێمی کوردستان شەرنیە هەر هاوزمانی خۆمان بن لە عەرەب دێ لە تورک دێ لە فارس دێ لە خەڵکی بیانی دێ بەو تابلوانە بتوانێت سوود لە گەشتەکەی بەرێ و چۆن ئێمە بتوانین لە دەواازە حدودیەکان مەرزەکان و مەتارەکان فڕۆکەخانەکان بتوانین کۆمەڵێک تابلۆی جوان کۆمەڵێک ڕێنماییمان پێبێ هەر گەشتیاری هێتە کوردستان کۆمەڵی ڕێنمایی ژینگەیی پێ بدێ کە هاتووی بۆ هەرێمی کوردستان ئەمە بەرنامەی ژینگەیە لە هەرێمی کوردستانە بۆ بەرچاوڕوونی زیاتری ئەو گەشتیارە کە دێت کە بە ژینگە دەست پێکە هەستەکە ئاستی هۆشیاری خەڵکی هەرێمی کوردستان باشە بەسی هێماش هێمای بۆ نمونە پاگراگرتنی ناوچە گەشتیاریەکان پێویستیان بە هێما هەیە لەو ڕۆوە ناوچە گەشتیاریەکانی
هەرێم گرفتیان نییە خۆیان بۆ نمونە جگە لە هێما بۆ نمونە حاوێ پێویستیش نەبێ بۆ نمونە لە ناوچە گەشتیارەکان کەم کوریانە هەیە کە زۆرجار ئەمەش دەبێتەوە کارێک بۆ پیسبوونی ژنگە بەتاکیید کۆمەڵێک کەمتەرخەمی هەیە بەڕاستی پێویستەکەوانە حەلکرێن پێویستەکە یعنی خەڵکی هەرێمی کوردستان ئاسی هۆشیاری لە لووتکەدا بێ ئەرکی بەرپرسیارەتەکە بەهی خۆی بزانێ هەنێ لە هاوڵ نیشتیمانیان بەوەی نەزان ئەمە ئینتیقامێت لە حکوومەتە سەنن ئەگەر شوێنێک بە پیسیجێ بێڵن وابزان ئەرکەکەی بۆ حکوومەتە ئەبێ حکوومەت بەرپرسە لە پاکردنەوەی بەرد و خۆی بەوە بزانێت کە خۆی بەرپرسە وەخوای گەورە چاودێری بەسەریەوە ئەگەر ئیشێکی باشی کرد ئەجرێ بۆ خۆی دروستە بێ بەڵام لەگەڵەوەیشە پێویستەکە حکوومەت ڕێوشێنی باش بگرێتە بەر کۆمەڵێک بەرنامە دابنێ و علاماتی باش دابنێ بۆ ئەوی خەڵکی ئاسانکاری بۆ بکرێت لەو شوێنانەی کە هەیە بتوانێت لە نزیکترین شوێنی نیشتە جێبوونەکەی یا لە کاتی گەڕانەوەی بتوانێت ئەو خاشاکوشتانی کە پێیەتی لەو شوێنانە دایبنێت کە بۆی دیاریکرا. باش بەس باسی ئەوەت کە سەرتا لە مەسلەی ئۆتۆمبیل تا چنددە پێویستە ڕەچاوی ئەوەش بکرێ بۆ نمشت فرێنە درێ لە کاتی ڕۆشن بۆ ناوچە گەشتیارەکان لە ناو ئۆتۆمبیلەوە بۆ سەر ڕێگاوبانەکان کە زووجار ڕەنگە جگەلەوەی کە ژینگە پیزەکە ڕەنگە کارەساتی تووشی لێ بکەوێتەوە بەداخەوە یعنی هەنێک کەس شوشە هەڵاتە سەرجادە ئەشکێ تای سیارە پەنچەرە بێ خەڵکی برینارە بێ یعنی ناوچەیەک وا لەکە کە خەڵکی سوودی لێ نەبینێ ئەوانە بەڕاستی کارێکی خراپن. من لەسەر ئەوە کرێ بڵێم دوو پێشنیارمانێمە بۆ کاری ئەو ڕێگری لەو دیاردەیە کردووە. یەکێکیان من لەگەڵ شەریکەی توێتای یابانی دانیشتین ئەو پێشنیارم بۆ کردن کە هەر لە شەریکەیەکی گەورەی جیهانین و هەوڵدەین لە ئێوە دەست پێ بکە چۆن بتوانن لەگەڵ ئەو خزمەت گوزاریانی کە هەیە لە ناو ئۆتۆمبیل دروستەکەن دوو شتی تیا دروستکەن. یەک تورەکەی ژینگەی لە ناو سیارەکانە دروستکەن بۆی خەڵکی تورەکەیکی ژینگەیی هەبێ خاشاکەی بکاتە ناوەوە لەگەڵەوەشتا شوێنی جگەرە خواردن لە سیارەکانی یابانیا لابن. معقول نییە تۆ هانی خەڵکی بدەیت کە جگەرە بخوا. ئەو شوێنانە کە دروستدان کردەوە پشتیوانی لەوە زۆر بە جوانی ئەو تورەکەیە ئەوە خاڵ یەکەمیان بوو کە لێەوە ئیشی لەسەرکەین لە کۆمپانیەکانی دروستکردنی ئۆتۆمبیل لەگەڵەوەیشە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و پێشنیارەمان کردووە کە چۆن بتوانن ئەوەش بکەنە مەرجێک کە مەفرەزەکانی هاتوچۆ بۆ سێکەدانین کۆمەڵە سیارە دێ کۆمەڵێک داواکاریان هەیە سەنەویە وەلحاصل ئیجازەی سایقێکی تورەکەی ژینگەیش بزانین لە سیارەکە هەیە ئەگەر هەبوو ڕێگەی پێ نەبوو ئەو خاشا کوشتانە بەڕاستی هەرکێ بۆ خۆی هەڵیاتە خوارەوە پێویستەکەوە ئیجراعاتی لەسەر بگرێت چۆن بتوانین ئەوە بەڕاستی بە یاسا ئاکرێ لە پێشا هۆشیارێکی گەورە بۆ خەڵکی دروست ببێ دوایش بە یاسا بێوانە کۆنتترۆل بکری. باشە بەڵام ئەو تورەکەی بۆچی بەکاربێت کە مەسەلەن تورەکەی ژینگەی پێنج سعات لە سیارەیەکایە یعنی کۆمەڵێک خۆراک ساردی ینی ئەگەر شوشە بێ یاگەر شتێکی کە بێ ینی پێویست بەوە کات تورەکەیەک هەبێ کوی کاتوان نەزانێ بووەتە ملی وەکسە جامی سیارەکە داهاتەوە هەرێکێ بۆ خۆی هەڵیایە کارە ساتێ دروستکە لە دوای خۆی یاوەکو ژینگەکە پیسکا چونکە هەر شتێک کە فرێدا ئەبێ بزانێ کەسێکی بەڕێز ئەبێ بۆ ئەرکە هەڵسێ بۆ خەرجێکی زۆری ئەوێ هەتا ئەچی ئەو شتە کۆکاتەوە مەترسیەک لەسەر پیشبوونی ژینگە دروستە بێ بە کارەکەی ئەو بەڵام تێچوونێکی زۆری تێچێت تاکۆکرێتەوە. باشە بەس سەبارەت بە کیسەی خۆڵ یاخود علاگە ئەرکی مەسەلەن حکومەت نییە کە لە ناوچە گەشتیاریەکاندا بەشی کە یاخود هاوڵاتی دەبێت خۆی مەسەلەن لەگەڵ خۆی بیبات بەوەی کە ئەو پاژماوەی لە خۆراک و لە زبڵ و خاشەکە لەگەڵ خۆی بهێنێتەوە ئەو ناوچە گەشتیارانە پیس نەکرێت. خۆی لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەوە کراوەتە بەرنامەیەک کە زۆر سوودی بۆ وڵاتان خۆیان هەیە داهاتێکی زۆر گەورەیە کە کۆمپانیایەک بتوانێت ئەو خاشاکە کۆکاتەوە دووبارە بەکاری بێنێتەوە بەڵام لای ئێمە ئەو وەکو پێویست نییە کە وەکو پێویست نییە هەم ئەرکی حکوومەتە ئامادەکاری بکە علاگەوشت دروستکە هەم ئەرکی خەڵکیشە بەڕاستی یعنی تەنسیقێک لەو مۆزوعە بێ هەبێ بۆ من وەکو خۆم پێم خۆشە هەر کەسێک کە ئەسێ گەشتێکەکە بتوانێت لەو گەشتەیە پارەی یەک شیش گۆشت
یەک شیش گۆشت یا 1 لیتر بانزین ئەگەر پسولەیەکی بۆ بڕێت تەقدیمی بکا بە گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئەوە سندوقێک هەبێ بۆ نمونە بۆ کۆکردنەوەی داهاتێکی گەورە ئەمڕۆ ئەگەر خەڵکی گەشتێکی زۆری هەزارها خەڵک سوی بێتە گەشت و گوزار هەر لەو ڕۆژەدا پارەیەکی زۆر داهات دروست بوو بێت لە ڕۆژی دوایە سێرەکەی شوێنەکانیان وەکو خۆی پاکردوتەوەیش بە ئیمکانیاتەکرێ ئەو ئیمکانیاتش لە زۆر وڵاتە بەڕاستی هۆشیاریەک و ئامادەکاریەکیان دروست کردووە خەڵکی بە خۆبەخشانە بەلایە تەبیعیە یعنی کە گەشتێکەکە 1000 دینار بۆ نمونە پێشکەشکا بە و شوێنەی کە خزمەتێکی پێکراوە ئەویش خزمەتێ بکە ئەمە ماوەتەوە چۆن ئەمە بخەیتە چوارچێەوە چۆن لەم پەرلەمانە بتوانرێ ئەوانە ئامادەکاری بۆ دروست بێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بکرێتە پرۆژەیەکی ناسک بۆ ئەوەی خەڵکی بە خۆبەخشانەیش لەگەڵ ئەوەی شاگە خۆبەخشانەش نەبێ خزمەتێک بکە بە ئەو منتیقەی کە باشە بەزەو کەم تەرخەمینێک کە بەشێکی مەسەڵەن زۆری هاوڵاتیان ئەو پاژماوە خۆراک و زبڵ خاشەکە لەوێ جێدێڵ نەک لەگەڵ خۆشیان مەسەلە نایهێننەوە یاخود چارەسەری بنەڕەتی چی ینی بۆ چارەسەری ئەم کێشەیە ینی چارەسەری ژەوەیە کە تەنها هاوڵاتی لەگەڵ خۆی بێت یا خۆتەنێکیان دەیسووتێنن بۆ نمونە وەڵڵاهی ئەوە بەڕاستی بە هۆشیاری دروستە بێ بەداخەوە هەموو خەڵکی ژۆک یەک نییە با ئەمە هەموو پەنجەکانی دەزوەک یەک نییە زۆر خەڵکی وەکو ماڵی خۆی سێریەکە وەکو مزگەوت سێریەکە وەکو ژوێنێکی پیرۆ سێریەکە هەستەکە نەک ئەوە شوێنی خۆی بە پاکی ڕاگرێ و یەتەوە تەنانەت دارێ بەردێکیش لەسەر ڕێگا بێدا بەزێ لایە بە بۆ چونکە بەوەی زانە ئەجرێکی دەسەکەوێ بەڵام خەڵکی کێشیان بەڕاستی بەداخەوە بە ئەرکی پیرۆزی خۆیان هەڵناسن ئەو کارە تێکەدەن ئەو دوانە جیاکەنەوە لە یەکتری یعنی هەموو خەڵک ئەوە ناکە خەڵکێک ئەتوانین بڵین کەمینەن بە واڵەسەر هەرێکیشیان بەڕاستی کەم تەرخەمن یعنی بە تەمەڵیکەن بەڵام ئەوە پێویستەکە بە تەکیدکردنەوە لەسەر تەکید کەناڵەکانی ڕاگەاندن زانایان و زانکۆکان لە مناڵی ساوای قوتابخانەکان ئێمە لەو سەردەمەی لە ئیش بووین سیدیەکمان تقریبان 6,000 کۆپی لێ کرد لەگەڵ تەنسیق لەگەڵ وەزارەتی پەروەردە دامان بەزاند بۆ هەموو باخچەی ساوایان و ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی چۆن کۆمەڵێک ڕێنمایان پێ بدەین چۆن گەشتکەن چۆن ئەم هەرێمە بە جوانی بپارێزن چۆن خزمەتێەوە بکەن چۆن ئەچن بۆ ئەو شوێنانە بەڕاستی بەداخەوە یعنی هەنێکە زوای لێ هاتووە گەر سێری هەنێ وڵاتکەی ئەچێ بۆ شوێنێک سەرەکەی ئاژەڵی کێوی لە مرۆڤەکان نزیکە بنەوە خزمەتیانەکەن بەس لای ئێمە بەداخەوە ئەو کولتورە بە شێوەی کە هاتووە هەم ئەوان زاتیان نزیک بنەوە هەم ئەگەر خەڵکیش بیان بینێ پەنای کوشتنیان بۆ بە ئەوە لە حاصل ئەوانە کێشەیەکەن چ لەسەر باڵندە ئەگەر ساڵانی زووسەری مێژووی هەرێمی کوردستانکەی کۆمەڵێک باڵندە لە وڵاتانی ترە دوورە و کۆچیانەکرد بۆ ئێرە ئێستا سەرەکەی باڵندەیش بە شێوەیەکی زۆر یعنی شێوەکانیان کەم بووەوە جۆرەکانیان کەم بووەوە ئەمانە هەمووی تەسیری لەسەر ناهۆشیاری خەڵکی هەرێمی کوردستانە هەیە پێویستەکە ئەوانە بە میوانێ بە ئامادەکاری خی گەورە کە بە تەوازن هەموو شتەکانی دروست کردو هەم باڵندە هەم ئاژەڵ هەم مرۆڤ هەم ئاو هەم دارستان هەم ئەم هەموو تەبیعەتە جوانەی کە بە ئێمە بەخشیوە ئەو هاوسەنگیە بێ بپارێزین ئەمەش بە چییە بێ بە هۆشیاریە بێت لەسەر تەکیدکردنەوە بەڵام لە پاڵ ئەوەیشە پێویستەکە یاسا هەبێ پێویستەکە کۆمەڵێ چۆن حکوومەت کامێری چاودێری داناوە بۆ سەرپێکی هاتوچۆ پێویستەکە کامێریش لە داهاتوە دابنێت بۆ سەرپێکی ژینگەی ئەو ئۆتۆمبیلانەی دووکەڵەکە سیارەکانیان کاکە ڕێعاتکەن ئەو پارانەی لە ئۆتۆمبیلەکانە سەنرێ بۆ بەناوی ژینگەوە چۆن بیخێتەوە خزمەتی ژینگە ئەمانە پێویستەکە کۆمەڵێک ئیش حکوومەت وەزیفەیەتی بیکە پەرلەمان کۆمەڵی یاسا دەرکا خەڵکی کەم تەرخەمەکانی حکوومەت بەس کللتوری ژینگە پارێزی تەنە وابەستێ بە حکوومەت یاخود لە خێزان و لە مەسەلەن پەروەردەکردنی مناڵەوە دەست پێ دەکات کللتوری ژینگە پارێزی حکوومەت بەرپرسی یەکەمە چونکە حکوومەت ئەتوانێت بۆ نمونە وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان تەوجیه هەدەن بە مینبەرەکان لەسەر ژینگە وتارەکانتان تەرخانکەن لەم بابەتانە کۆمەڵێک بەرنامە بۆ نمونە ئەنجومەنی خانمان چۆن بەرنامەدانێک کە خانمان لە ماڵەوە کە ئەچن بۆ گەشت زۆر تەبیعیە با تەرمۆزی ئاو لەگەڵ خۆیان بەرێ لە جیاتیەوەی دەیان
بتڵی ئاوبات و لێ بتڵەکان فرێدەن بۆ نمونە جاران ئافرەتانی کورد بەو شانازیە زەمبیلەیەکیانە کردە قۆڵیانەوە چون لە بازار دایان شتیانە کڕی و هەر بە زەمبیلەکەواتنە پێویستیان بە عەلاگە نەبوو پێویست بەوە کات خانمانیش لە ماڵەوە هۆشیارێکی باشیان هەبێت چونکە بەڕاستی ئیشەکە تەنیا بە حکومت ناکرێت حکومەتی ئەو خەڵکەیە پێویستەکە حکومت ئیش لەسەر هۆشیاری خەڵکە و ئاسی هۆشیاری خەڵکیش پێویستەکە بەرز بکرێتەوە بۆ هەموو بەرنامانەی کە لە بەردەسا هەیە کە دوجار ئێمە ژینگە خاڵی ئیتیفاقی هەمومانە چ لایەنەکان لە هەرێمی کوردستانە چ خەڵکی بە شێوەیەکی گشتی ئێمە هەمومان سوودمەند دەبین لە ژینگەیەکی پاک بەڵام هەمومان زەرمەند دەبین لە ژینگە باشە بەس مامۆستا لە مەسلەی پرۆسی پەرۆدە و فێرکردنیشە باخێکی ئەو تۆ دراوە بە مەسلەی ژینگە پارێزی و کولتوری ژینگە پارێزی و ینی پاراستی ناوچە گەشتیاریەکان و پاراستنی ژینگە هەرێم ئێمە سەردانی وەزیری پەروەردەمان کرد کۆمەڵێک خاڵمان لەگەڵ یا ئیتیفاق کرد ئەویش سەردانی کردین کۆمەڵە بەرناممان هەبوو چۆن وا بکەین ژینگە مادەیەک بێت لە مادەکانی خوێندن بەڵام ئێستا یعنی بەشە لە هەموو مادەکانە بەشێکیان بۆ تەرخان کردووە بەڵام ئەگەر وا بکرێت لە داهاتووە داواتان کرد و بکرێت بە وانەیەکی سەربەخۆ بەڵێ یعنی ژینگە بخوێنرێت لە قوتابخانەکانە هەر لە ساوایانەوە هەتاوەکو ئاستی باڵا بۆ ئەوەی ئەم بەرنامانەی کە هەیە کە ئەتەوێت دایبەزێنی بە یەک جار هەموو چین و توێژەکان بگرێتەوە یعنی تەلەبەیەک لە زانکۆ ئەگەر ئێستا دەست پێ بکەی پێویستەکە هەر لە ئێسەوە لەگەڵ بەرنمەیەکی مرکزی کە لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ئەتەوێت جێبەجێ کوێتەوە بۆ نمونە جیاکردنەوەی خاشاک لە ماڵان لە مناڵێکی باخچەی ساوایانەوە هەتاوەکو مامەسایەکی زانکۆ هەتاوەکو مامەسایەکی ئاینی هەتاوەکو ئەندازیاری هەتا دکتۆرێ هەمووی بەیەکەوە پێویستەکە ئەو معلوماتە بزانێ بۆ چونکە بەیەکەوە بێت جێبەجێ بکات چونکە ناکرێ ئەوە جێبێڵی بۆ جیلی داهاتوو لە باخچەی ساوایانە دەست پێ بکەیت لەبەرەوە هەنێ بڕیار مرکزیە پێویستەکە هەموو ناوەندەکان بگرێتەوە هەموو وەزارەتەکان پێکەوە هەماهەنگ بنووک و تیمێک لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەو پرۆسانەی کە ئێستا ئێوە بە زەروری دەزان کە بکرێتەوانەیەکی سربەخۆ ئێمە داوامان کردووە چەند خاڵێکە وەزیری زۆری پێباش بووە و کۆمەڵێک بەڕاستی لە منهەجە تازانێک کە نووسرا من چاوم پێ گێڕا کۆمەڵی شتیان تیا جێ کردوتەوە جێ دەستخۆشیە بەڵام ئەبێت تۆمەحی زیاتر هەبێ لە پەروەردە و تۆمەحی زیاتر هەبێت لە ئیعلام هەتا من لەگەڵ بە ڕێز وەزیری ڕۆشنبیری دانیشتوین بە نای شارمەوە دوو تەڕەحمان کردو بۆ وەزارەتی ڕۆشنبیری یەکێکیان ئەو مۆڵەتانەی ئەیە بە کەناڵەکان ئیتر بە هەموو جۆرەکانیوە مەرجیان لەسەردا بنێ هیچ ڕیکلامێکی هیچ بەرنمەیەکی هیچ فلیمێکی دژی ژینگەیی دانە بەزێنن و لەگەڵەوەدا هەموو ئاگاداریەک و هەموو ڕێنمایەکی ژینگەیی بەبێ مقابل دابەزێن بەس کەناڵ هەبووەنی بەرنمەی دژە ژینگەدا بەزێنێت بتێنێتەوێ هەنێ فلیم هەیە هەنێ بەرنامە هەیە هەنێ شتەیە هانی خەڵکیە بۆ پیسکردنی ژینگە یعنی ئەوانە خۆی گرنگن چۆن ئەوە بەرنمەیەکی باشی بۆ دامرێ بۆ بنمونە یعنی ڕیکلامەکە بۆ جبس چەند خۆشە ڕیکلامەکە لە ئاخیرا مناڵەکە بەرگی جبسەکە بکاتە سەلی خۆڵک ئەوەی توانی ڕکلام بۆ بۆ فرۆشنە هەر بازرگانی ڕەچاوی ژینگە پارێزی ناکرێت زۆر پێویستە یعنی زیاتر بایەخی پێ بدرێ هەیە وەکو پێویست نییان بەڵی سەبارەت بەو مادە پلاستیکانە یاخود بڵێن ئەو مادە سەفەرانە وەکو سفرەی سەفەری قاپی سەفەری کەوچکی سەفەری هەمویان پەیدا بۆ خەڵک لەگەڵ خۆی دەیوا بۆ گەشت یعنی ئەوانە مەترسین لەسەر ژینگە بە تایبەتی مادە پلاستیکەکان ئێمە لەو هەڵمەتانەی کە بەشداریمانە کرد لەگەڵ ڕێکخراوەکان بەلامانەوە شتێکی تابیعی بوو کە ئێمە وەکو ژینگە پارێزێک لە هەرێمی کوردستان ئەوانەی ئاستی بەرپرسیارەتیان هەیە خۆیان بەشداری بکەن من سوپاسیان ئەەکەم چەندین وەزیر چەندین پەرلەمانتار چەندین بەڕێوەبەری گشتی لەگەڵمانە بەشداری ئەکرد ئەوانەی کە ئەمان بینی لە دارستانەکانە پاکمانە کردەوە بەداخەوە ینی کۆمەڵێکیان شوشی عارق بووی بیرە بوو دووربێت لە ڕووی ئێوەیش و مەجلیسی شیعەوانەی گویان لێمانە دابی مناڵ بوو سفرەی سەفەری بوو یعنی ئەوانە بەڕاستی زۆر زۆر ئاسانە ئەو خەڵکانە کە ئەو گەشتانەکەن خۆیان بەشێ بن لە کۆکردن بەڵام
وەکو باسمان کرد ئەکرێ ئەوانەیش لەگەڵ کۆمپانیاکانی بەرهەمێنانی ئەو کاڵایانە ئەکرێت تەنسیقی چۆن ئەوانە بتوانن ئەو ئیشە بکەن بۆ نمونە بەرنمەیەک ڕێخەن لەگەڵیانە یاوەکو دامی دەستەی ژینگە بکەن یاوەکو بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بەشدار بن لەو هەڵمەتانەی کە هەیە باش بە شێوەیەکی گشتی کێستا قاپی سەفەری و سفرەی سەفەری کۆچکی سەفەری و پەلاک سەفری زیادی کردووە ئەنێ و مادە پلاسیکیانە مەترسین بۆ سەر ژینگەی کوردستان کێسە خەڵک زۆر ڕووی لەوە کردووە کەوانە بەکاربێنێت ینی مانەوەیان زۆرە کە ئەوەی کە تاکو لە ناو دەچن کە ناوچە گەشتیارەکان هەڵدەگیرێن ئەوانە لانی تایبەتمەند کە ئیشێتی ینی توێژینەوەی وردیان لەسەر کردووە هەنێکیانەیە بۆ 200 ساڵ یانە بۆ 400 ساڵ شی نابنەوە لە زەویە بەڵام ئێمە ئەگەر خەڵکێکی بە ویژدان بین تاک-تاکمان ئەو پەروەردەیی هەبێ ئەبێ تەنیا خەمی خۆی نەبێت تەنیا خەمی ئەو جیلەی نەبێت کە ئیسان خەمی ئەو خەڵکانەی بێ ئەو نەوانەی بێ لە دوای خۆمان دێن چۆن نەوت و سامانی ئەم وڵاتە هەری ئێمە نییە هی ئەو خەڵکانەیشە کە هێشتا لەدایک نەبوون ژینگەی هەرێمی کوردستان هی ئەو خەڵکانەیشە کە لەدایک نەبوون بۆیە پێویست بەوە کا ئێمە ژینگەیەکی جوان لە پیرانی ئێمەوە تەسلیم بە ئێمە کراوە ئێمە بۆ خاوێنیە تەسلیمی دوای خۆمانی بکەینەوە ئەوە ئەرکێکی هەمولایەکمان بەڵێنی مادە هەیە بۆ ماوەی 400 ساڵ 300 ساڵ بمێنێتەوە پلاسیکەکان بەتاکید یعنی ئەنواعی کێشە هەیە چ ئەو مادانە چ ئەو بازرگانیەی کە هەیە سە بە نمونە تێزاب یعنی 1 لیتر تێزاب وەکۆی من لە کەسێکی پسپۆرم بیست تقریبا 300,000 لیتر ئاو پیسەکە ئەمە مەترسێکی گەورەیە چۆن بازرگانەکانی ئێمە ئێستا بەداخەوە یعنی فێریەوە بوون ئەو باتریانە کۆکرێنەوە هەنێکیان لە وڵاتانی دەرودراوسێەوە باتریەکان کە ئەکڕن تێزابەکانیان لێرە ئەڕژن بەڵام باتریەکان بە وشی ئەبرێنەوە بۆ وڵاتانی کە ئێمە ئەوانە مەترسێکی زۆر گەورەن یا ئەم هەموو پاشماوانەی لە وڵاتان بەڕاستی بەناوی بالە و بەعزێشتەوە دێتە وڵاتی ئێمە هەنێکیان لێرەش بەکار نایە بەڵام ئەوان وڵاتی خۆیان پێپاکەنەوە ژینگەی ئێمە پێ پیسە بێ هەنێ دەرمان ماوەی بەسەرچوونەکەی زۆر کەمی ماوە زۆر کەمی ماوە بەڵام لەوێ بەس نرخێکی هەرزان یا هەکرێ بەلاشیش ئێن بانێ خەڵک ئێنێ لێرە بەڵام ژینگەی وڵاتەکە ئێمەی پێ پیسەکە پێویستەکە ئاسی هۆشیاری بازرگانەکانمان ئەوانەی کە لەو مەجالانە ئیشەکەن بەڕاستی بەرپرسیارەتێکی گەوریان بخرێت سەر و ڕێنمایەکان و ئەو یاسانەی کە هەیە بەرچاوڕوونێکی باش بە هەموو چین و توێژەکاندا چووکە ئێمە بە هەمومانەوە ئەتوانین ژینگە بپارێزین کەسێک نییە بڵێن بێبەش بێ لەوەی کە دەوری نەبێت لە پاک ڕاگررتنی ژینگە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە بێ ناوبڕەکە دەگەرێم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کۆمپانیای کەنعان کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی یەزدەسپار لە عێراق باشترین بۆری بۆ بیناو باڵەخانەکان بە سیستەمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بە ستانداردی ئەڵمانی بۆریەک بە مەوادی PPCV بەرگەی پلەی گەرمی بەرز دەگرێت و دژە بەکتریایە ڕووپۆش بە ڕەنگێکی سپی کە هیچ چەوریەک لەخۆ نەگرێت بۆریەک بە مەوادی PPMD کێشی کەم ڕێگر لە دەنگی تێپەڕبوونی ئاو بۆریەک بە مەوادی PPC دژ بە گۆڕانی کەشوهەوا دژی سووتانە و بەرگەی جوڵەی سروشتی باڵەخانەکان نەگرێت بۆریەکانمان بۆ سیستمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بەکاردێنرێت کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی لە عێراق ناونیشان فەرعی یەکەم سلێمانی بەرامبەر دادگای کۆن پێشانگای ئارام فەرعی دووەم سلێمانی زی لە سوتاوەکە پێشانگای هاوکار
دەرخوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز مامۆستا گەربگەرم و لای بەڕێز سەبارەتەوەی کە تا چەندێک جێهێشتنی زبڵ و خاشاکی زۆر لە ناوچە گەشتیارەکان وا دەکات دوایی ژینگە پارێزەکانیش مەسەر لاوانی کە کاری پاراستنی ژینگە دەکەن یعنی ببێتە مەسەلە بارگرانیش بەسەر گەورە بڵێ بەتاکید هەنێ عایلە پێی خۆشە بچێتە شوێنێکی بەرزایی شوێنێکی دوورە دەست کە بە ڕێگای پیادە ڕاساری تێناچێ لەوێ ژینگە پیسەکە ئەبێ ئەو کەسانە بچن لەو شوێنانە ئەو شوێنەی کە ئەوان پیسیان کردووە پاکی کاتەوە جاوەڕەمە چەنەی خەرجی تێچێ لەو وەزعیشا بەڕاستی ژینگە پارێزەکان خەڵکی بەڕێزن خەڵکی خۆشەویستن خەڵکی ڕێز لێگیراون یعنی ئەوانیش بۆ معیشەتێک ئەو ئیشیان کردووە شەر نییە خەڵک بەکەم سەیریان کە ئەبێ ڕێزیان لێ بگرێ کە ئەدا بەلای شوێنێکە سێرەکە ئەو خاشاکە فەرموویەکی لێ بکە بۆ سەر سفرەکەی خۆی ڕێزێکی لێبنێ لەبەری هەڵسێ دەستی ماچکە پەرداخی ئاوی باتێ یعنی ئەکرێ بە شێوەیەک لە شێوەکان هەست بەوە بکە ئەو نەفەرە خاوەنشکۆی لایم عایلانە بۆ چونکە خزمەتی ئەم خزمەتە بەو هەر چۆن برایانی پۆلیسی هاتو چۆ بۆن منە خەڵکی بۆ گەشت و گوزارڕە ئەوان خزمەت بەوەکەن کە حادیسەیەکی ئۆتۆمبیل دروست نەبێ بۆ نمونە چۆن پۆلیس دەوری ئەوە بینێ ئەمنێتی شارەکان کە خەڵکی لە ماڵ دەرەچێ خەڵکێکی ناحەزیات دزێک نەچێت سەر ماڵەکانیان ئەمنێتی شارەکانە پارێزێ پێویستەکە ئەو کەسانش کە بەڕاستی ژینگە پارێزن بە چاوی تەقدیر و ڕێزەوە سیر بکرێن لەبەرەوە ئەوە تەعاونێکی گەورەیە زۆر خۆشە کابران لە دوورەوە دێ زەرفێکی پێیە وڵە کاکە سپاس هەر زەرفەکە بەسە خۆم هاوکاری دەکەم خۆم شتەکانە بۆ کۆکەمەوە چۆن من دڵم تێ زەحمەی تۆمم ئادەی کوڕێکیان بە کوڕەکەی بڵێ تۆ ڕاکە شتەکە بەرەبەوەی ئەمە پێوتێ تەعاون پێوتێ هاوکاری لە شەعنێتی عایلەکە بەرزترە کاتۆ نەخوا نەخوازە بە کەمی بزانێ بەڵ گۆشکۆیەکە بۆ خۆی باش بەس پاراستنی ژینگە و باسی کولتورت کە مەسەلەن بێتە ئەوەی کەوانەیەکی سەربەخۆ لە ناوەندەکانی خوێندە بەڵام هەر لە ڕووی دینی و لە ڕووی نیشتیمانیشەوە پاراستنی ژینگە ئەرگ نییە بەتاکید ئەوە هەر ئێمە مناڵ بووی نەمان خوێن پاک و خاوێنی بەشێکە لە ئیمان یعنی ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانین یعنی پێویست بەوەکە وەکو جلوبەرگی خۆمان بە خاوێنی کە نوێژەکەین ئاوایش ئەو بەرماڵە گەورەی کە خوای گەورە بۆی ڕاخستوین کە و کوردستانە جوانەیە ئەبێ وەکو بەرماڵە سەریکەین بە پاکی ڕایگرین یا پێشمەرگە کە خوێنی خۆی ئەبەخشێ لە پێناو پارێزگاریە معقول لە خەڵکی لە دواوە ئەو پارێزگارێ بە پیسی بێڵن ئەو گوڵاڵە سوورانەی وەکو شاعیرە لێ هەمووی بە خوێنی جیلەکانی پێشی ئێمە هەمووی ئاودراوە ئاوا سوورە ئەکرێ خەڵکی بەبێنە ڕخسەریکە ئەوانە هەمووی پێویست بەوەکە ئێمە بزانین یەکێک کە نەمامی ئەنێژێ هەتا ئەو نەمامە مرۆڤ ئاژاڵ باڵندە هەر کەسێک سوودی لێبینێ ئەو مرۆڤە بۆ خۆی خەیرە بەچێتە سەر سندۆقی عملی خۆی ئەوە بۆ دنیا و بۆ قیامەتیش ئەجا ئەوە بەڕاستی پێویست بەوە کات خەڵکی هۆشیار بێ لەوەی کە ئەچێتە بنی درەختێک ئەو درەختە پەنابەوە نەبا بیشکێنێت و پەنابەوە نەبا بیسووتێنێت و پەنابەوە نەبا بەڕاستی لە دوای خۆی زیانێکی پێبگەێنێ بزانێ پێشی خۆی کردویانە بە کابراایکی پیرانوتە بوو ئەمە نمونەیەکە تۆ بۆ تەمەنە پیریەوە ئەو دارە ئەو نەمامە ئەتەوێت بینێژی و لە سایە بژیت وتی نە پێش من کردیان بۆ منیش ئەیکەم بۆ دوای خۆم یعنی ئەوانە بەڕاستی پێویستەکە وەکو هۆشیارێکی گشتی بۆ هەموو لایەکمان کەەوە بە نیعمەتێکی گەورە بزانێ بەڵام ئەمە بۆ کەسێک کە بینی خۆی و خوا خۆ بەعزە کەسی شێ بەڕاستی هەر لە جانیبە ئینسانێکەوە ڕەنگە بڕای بەخوای گەورەش نەبێ بەڵام بە وەکو مرۆڤ
وەکو خەڵکێکی هۆشیار لە هەرێمی کوردستانە بە هەمومان تەنسیقمانەمێ تەنسیقمان هەبێ خاڵی کۆدەنگی هەمومان خزمەت بێ بە ژینگە کەسێکە ڕوا من لەگەڵ ڕێزم بۆ ئەوانیشی مەشروع بەخۆن ئەچێ بەسەر خۆشیەتەوە بیر لەوە ناکاتەوە چی جێڵاوە هەر خۆشی لە هۆشی خۆینە با ئەو کەسانەی کە بینن ئەو شوێنێکی پیس کردو زۆر تەبیعیە بەوەی بزانێ خزمەتە ڕازە بەو کە جێڵاوە بۆ پیسیە بەڵام خزمەتە بە خۆی بۆ چونکە ئەویش پیسیکە ئەم باجەکەیەدا بۆ چونکە ئەم خۆی بە خاوەنی ڕاستەقینەی خاک و ئاوی ئەم وڵاتە ئەزانێ ئەگەر پاکی کاتەوە ئەوە نەنگی نییە ئەوە شکۆیەکە بۆ خۆی باشە بەس سەبارەت بە بودجە ینی بەڕێز پێشتر وەزیری هەرێمی بۆ کاروباری ژینگە حکوومەت وەکو خۆی بودجەی پێویستی داناوە بۆ پاراستنی ژینگەی کوردستان لە کابینەکانی پێشووتر بووە بەس ئەو ماوەکەمەی ئێمە هەبووین نەخێر کارەکەی چی بوو حکوومەتی وەکو پێویست ینی مەسەڵەن گرنگی بە پاراستنی ژینگە نەداوە گرنگێکە لە ڕێی ئیمکانیاتەوە ئەو سەردەمە ئەو وەزعانەی هات بەسەرە ینی ئەو کێشە مەشاکیلانە کە بەعام گرتیەوە ژینگەیش ئەوە نەبوو بێبەش بوو بێلەوە باجی گەورەی یاوە لەبەرەوە پێویست بەوەکە لەم وەزع باشی و تا ڕادەیەک ئەگەر بێت و کابینە زوو تەشکیل بکرێ پێویستەکە ئیمکانیاتێکی باش بۆ ژینگە تەرخان بکرێ لە وڵاتان مامۆستاوە هەیە کە بودجەیەکی باش بوو مەسلەی پاراستنی ژینگە تەرخان بکرێت لە هەنێ وڵات هەر بەکراوەی هەیە یعنی شتێک نییە بڵێ پێویست بەوە بکە موافقەی لەسەرکەی هەر شتێک کە خزمەت بە ژینگە بێ خزمەتە بەعام بە تەندروستی گشتی لەبەرەوانە خەتی سوورن نەبێ یەکسەر خزمەتێکە پێشکەشی بکە هەرچی بێ بەکراوەی بەس کە ئێمە دەستەی ژینگەمان هەیە وەزیریشمان هەبوو بەڵام وەزیری ژینگە بۆ کاروباری وەزیریاری بۆ کاروباری ژینگە بەڵام وەزارەتمان نییە ئەنی وەزارەت پێویستە وەزارەتێک بە ناوی ژینگە بۆ کوردستانە یاخود دەسەڵاتی زیاتر بەدەستە و بە وەزیری هەرێم بدرێت جار کەسێک بێ مەسەڵەن بۆی کە پارێزگاری لە ژینگەی کوردستان بکرێت لە کابینەی نوێ خۆی هەنێک گرفتن بە یاسا دروست بوون پێویستەکە بە یاسا ڕێکخرێنەوە یەکێک لەوانە بۆ نمونە وەزارەتی ژینگە هەبێ هەموو وەزارەتەکان ئەوەی کە پەیوەندی بە ژینگەوە هەیە دەعمی وەزارەتی ژینگە بکەن بەڵام لە پێشووتر کە وەزارەت بووە لە دوای بووە بەدەستە کۆمەڵێ وەزارەت ئیشی ژینگەکەن تەنسیقیشان لەگەڵ دەستەی ژینگا وەکو پێویست نەبووە بەڵام وردە پێویست بەوە کە ئەوانە ڕێکخرێ چونکە ئەو سەردەمەی ئێمە چوین مدەتێکی کەم بوو توانیمان ئەنجومەنی ژینگە ئەندامەکانی بەپێی یاسا هەمووی بەڕێوەبەری گشتیە بەڵام وا نەبوو هەمووی کراوەتە بەڕێوەبەری گشتی ئێستا پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕێوەبەراتێکی گشتی ژینگە و سەلامەتی هەبوو کاک دکتۆر هەڵۆ بەڕێوەبەری گشتی بوو بەڵام ئێستا کاک دکتۆر ئێستا خۆی بۆتە سەرۆکی دەستەی پاراستنی چاکردنی ژینگە لە دوای ئێمە ئەوە کاتە ئەوەی تەنسیقێکی بەقوت لە بینی وەزارەتی سامانە سروشتەکان و ژینگا هەبێ کە ئەوانە کۆمەڵێک زەمینەن ئەگەر بکرێت لە پەرلەمانیش یاسایەکی باش بۆ ژینگە دەربکرێ لەگەڵ ئەو واقعی کە ئێستا هەیە بکرێ ئەگەرنا لەو زەمانەی ئێمە چوین دەستە بە فەرمانێک لەگەڵ کاقوبات ئامادەکاری کرا کە نێچیروانی سەرۆکی حکوومەت موافقەی لەسەر کرد کە لە ماوەی 6 مانگە دەستە بکرێتە بە وەزارەت یعنی زەمینە هەیە ئەوان مانعیان نەبوو بای بۆ نەکرا بە وەزارەت وەڵی تر کۆمەڵە کێشەی سیاسی تەسیراتی لەسەر قەزێک ئێمە حەلوان کرد باجی ژینگە ینی ئەوەی کێسە لە ئۆتۆم لە خەڵک وەرەگیرێ مەسەرەن بەناوی باجی ژینگەوە دەچێتە سندوقی ژینگەوە یاخود ئەوەی کە کۆمپانیەکانی بوارینەوت کەوانش ڕۆڵانەیە لە پیسکردنی ژینگە ئەو بازیش کە وەردەگیرێت دێتە سندوقی ژینگەوە ئەو کاتێەوە داتە سندوقی ژینگەوە نەخێر نەهات ئێمە نامان نووسی بۆ ئەنجومەنی وەزیران موافقەیان لەسەرەوە کرد ئەفکارێکماندا ئەمە بە ناوی ژینگەوەیە پێویستەکە ژینگە سوودی لێبینەیە بە تایبەتی لایەنە پەیوەنددارەکانی ژینگە ئەوەی کە بێتە هۆکاری پیسکردنی ژینگە ئەمە بۆ خزمەتی ئەوەش بەکاربێ ئەوان موافقەیان کردبوو و توێشکەن لەگە وەزارەتی ناوخۆ و لەگە وەزارەتی دارایی ئەوەنەی ئێمە لێبووین لەگە وەزارەتی ناوخۆش ڕێکەوتین ما بۆ وەزارەتی دارایی چۆن میکانیزمێک ڕێخێن بۆەوە بەڵام ئێمە نەمانتوانی کاتەکەمان تەواو بوو ئومێ دەکەین بە دوای ئێمە ئەوە بکرێت چونکە ئەو پارەیە بەڕاستی کە بە ناوی ژینگەوەیە ئەگەر
هاونیشتیمانیان بە شێوەیەکی گشتی و شۆفێران و ئەوانەی هاوسەفەرن لەگە شۆفێران بزان ئەوە بۆ خزمەتی ژینگەیە بە چاوی خۆیان بیبینن ئەوە زیاتر دڵخۆشە بن کە پارەکان جێگەی خۆی گرتووە بۆ خزمەتی خۆیانە. باشە بەس کەم تەرخەمیە بۆ لە ڕۆی کە تاکوێ سەناتوتە سندوقی ژینگەوە. بە تاکید کۆمەڵێک شت وەکو عەرزم کردی پێویست بەوەکە لە حاڵەتێکی ئاساییە بژینێمە لە حاڵەتی قەلەقا نەبین. پێویستەکە دام و دەستگاکان لە هەرێمی کوردستانە تەنسیقێکی گەوریان هەبێت لە هەر شتێکان ناکۆک بن پێویستەکە پەرلەمان و حکوومەت و هەموو دادگاکانیش لەسەر ژینگە یەکدەنگ بن. ئیسە بەنمونە ینی من ئەو بیرۆکەم هەبوو لای خۆمانەوە ئێمە کە چوونەتە ئیشی ژینگە بۆ هەر بیرۆکەکانی خۆمان خزمەتێکی ژینگەی پێ بکەین بۆ نەچین لە ئەفکاری ئەحزابی کوردستان کە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکانە چیان پێ بۆ ژینگە کەسێکم تەرخان کرد بوو هەموو ئەفکاری ئەحزابەکان بێنە بۆ منە لایانی وایە ڕەنگە 100 ساڵیکە ژینگەی بەرنەکەوێت. ئەی ئەم ئەفکارانەی تۆ چۆن بتوانانی بۆی بخێتە کارەوە چۆن تەنسیقی لەگەڵا بکەیت بڵێ کاکە ئەفکارەکانی تۆ شتی جوانی تایە ئێمە حەزەکەینەوە ئەفکارانی تۆ سوودی لێ بینین لەگەڵ کۆدەنگی لایەنەکانە لەسەر ژینگە کە تۆ دەسەڵاتەوە چیتە ژینگە ئیسە هەر لایەنێک لە داهاتوە لەم کابینە بچێتە ژینگە من پێم خۆشە لێرە پێشنیاری بۆکەم بۆچوونی هەموو حیزبەکان کۆ کاتەوە لەسەر ژینگە بیکاتە بەرنامەیەک بۆ خزمەتی ژینگە چونکە ژینگە خاڵی هەمومانە. باشە بەس لە وڵاتانی پێشکەوت و مەسەلەن کۆکردنەوەی زبڵ و خاشاک مادەی پلاستیکی بەجیایە خۆراک بەجیایە ئێوە هیچ کەو کاتێک کە وەزیری هەرێمون بۆ کاروباری ژینگە کارتان لەسەرەوە نەکرد کە مەسەلەن لاریمش بکەوێتە بواری جێبەجێکردنەوە یاخود کارگەری ساکرین لە هەموو شارەکان هەبێ و ئەو مەترسیە بۆی زبڵ و خاشێک لەسەر ژینگە دروست نەبێت. خۆی ئەوەش بەڕاستی کۆمەڵێک بەرنامەیە بێت تەنسیق لەگەڵ یەکتریا بکێ کۆمپانیایەکی گەورە هات ئیمکاناتێکی زۆری تەرخانە کرد بۆ ئەوە چۆن ئەم هەموو خاشاکە دووبارە بیکاتەوە بە تاقەیەک ئەی تاقەکە کێ لێ بکڕێ لە کاتێکا حکوومەت لەگەڵ شوێنێکیکە گرێبەستی کردووە ئەمانە تاواکاری یەکترین ناکرێت کەسێک تاقەیەکی زۆر دروستکە و کەسێ نەبێ لێ بکرێت سەرمایە گوزارێکی گەورەی کردبێ تووشی فەشە لەبێ ئیشەکەی ئەمانە هەمویان وەکو عەقڵێک پێویستەکە تاواکاری یەکتری بن لە هەرێمی کوردستانە. ئەوە بۆ ئەوە ئێمە تەرحێکماندا یعنی چۆن ئێمە بتوانین بەرنمەیەک ڕێخێن لە هەرێمی کوردستانە کە ئەو بەرنامە خزمەت بە خەڵکیشکا و خزمەت بە ژینگەیشکا و خزمەت بە حکوومەتیشکا دروستکردنی کارتی ژینگەی لە هەرێمی کوردستانە. کارتی ژینگەی شتێکی زۆر مهمە. ئەم کارتی ژینگەیە هەر کەسێک لە هەرێمی کوردستانە هەموو ماڵێک هەموو کۆمپانیایەک هەموو دوکانێک هەموو دکتۆرێک هەموو ئەو شوێنە خەسەخانە ئەهلیەکان هەمووی ئەوەی پەیوەندیدارە لەم هەرێما ئەژی پێویستەکە کارتی ژینگەی هەبێ بە کارتی ژینگەی خاشاکی لێکۆکەیتەوە دوای ئەوە ئەو کارتە ژینگەیە ڕێنمایی لەگەڵایە چۆن ئەم خاشاکە جیاکاتەوە لە ماڵەکەی خۆی لە نووسنگەکەی خۆی لە کۆمپانیاکەی خۆی ئەیبێتەوە ئیسفادەی لێکە ئەو کارتە چەند ئیمتیازێکی تایە بۆ ئەو کەسەی کە هەڵگری کارتەکەی یەکێک لەوانە بۆن من ئەگەر بە چالاکی بە جوانی ڕێنمایەکانی جێبەجێ کرد ئەی بەخشی لە هەنێ باجوشت بۆن من لە وەزارەتی شاراوانی لە شوێنێکی کە غەرامەیەکی هات بێتە سەر کە مادەم لێرە ئیشەکانی تەواوە ژینگە پەسەندێکە ئیشەکانی متابعی ڕۆژانە هەیە لەسەری بە دروستکردنی کۆمەڵی ئەفکار کە ئەوە من لەگەڵ یوئێنیش باسم کرد یوئێنیش زۆر موافقەیان لەسەر کردووە ئێستا دوای مناقەشێک یوئێن هێناوێتێت لە هەرێمی کوردستان پەسەند کراوە بەڵام نەخراوەتە بواری جێبەجێکردن ومێ دەکەین ئەوە بکرێ کە خزمەتێکی گەورەیە چونکە هەر کەسێک ئەو کارتە ڕعایەت نەکا خاشاکە بێتە ملی خۆی بەخۆی باش بەس سەبارەت بە نەبوونی کارگەری سایکلین ئەیرۆکارەکەی چییە؟ ئەوە بەشێکە لەو نقطە ئەگەر توانرا لە ماڵانە و لە کۆمپانیاکان و لە دوکان و لە شوێنەکانەوە بە جیاجیا ئیشەکان بڕوا هەرێکی بۆ کارخانەی خۆی بەجیا ڕوە یعنی ناگرێسە بۆ لە تانجەڕۆ کەسێری ئەو وەزعەکەی ئەوە هاتوو بەسەر ئەم مەملەکەتە لە خەسەخانێکی زۆر نازانستێکەوە لە ناو زۆر لە خەسەخانەی هیوا بۆن منە ئاوەڕۆی خەسەخانەی هیوایەتێکە بۆ خەسخانی ماڵانە بێ ئەو هەموو مختبەر و نەخۆشی تایە ئایا پاشماوی خەسەخانەی هیوا و کۆمەڵی خەسەخانەی ئەوە کە لە بڵێن لە سلێمانی لە هەولێر لە شارەکانی کە ناکرێ ینی ئەوە شتێکی زۆر قەدەغەیە لە کاتێکە پێویستەکەوە بسووتێنرێک پێویستەکان و عالزە بکرێت لە کاتێکە
ئێمە ئەو هەموو خاشاک و پیسەی کە لە سلێمانی و بۆ بۆ تانجەڕۆچی ئەو منتیقە کە پیس بوو ئاوی ژێرزەوی پیسەکە دەریاچی دەربەنیخان پیسەکە خەڵکی دەربەنیخان ئەوانەی لە دوای دەربەنیخانیش و ئاوسود لێبان هەمووی پیسە بێ ئەمە ئەکرێ لە سەرتاوە بەری لێ بگری بەڵام ئێستا بەڕاستی کارەساتێکی گەورە دروست بووە پێویستی بەوە هەیە ئیشێکی وردی لەسەرکرێ بۆیە ئێمە لە سەردەمی خۆمانە ئیشمان لەسەرەوە کرد ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە ئەم ئەنجومەنە بە بەشداری فەرمانگەی ژینگەی شارەکەی خۆی لە ئاسی مەحافەزە و ئیدارەکانە کارا بکرێ محافظ خۆی سەرپەرشتی بکە مدیری ژینگە ئیدارەی کۆبوونەکاندا لەبەر ئەو پرسانەی کەی ژینگەین لە شوێنی خۆیان ببێ بە بڕیار هەموو دائیرەکانیشی تیا هەیە ئەوە شتێک نییە لە هیچ وەزارەتێکە ئەوە نییە بەس لە ژینگا هەیە یعنی لە ژینگا تقریباً 14 وەزارەت لە ئاستی بەڕێوەبەری گشتیە ئەندامن لەگەڵیان لە ئاستی محافظەکانیش هەروایە محافظ سەرپەرشتێکە پێویستەکە ئەو کێشانە ژینگەیانەی کە لە منتیقەکە دروستە بن کاتمان زۆر کەماوە سەبار بۆی کە ئێوە پێشنازدان کردبوو لە سەردەمی خۆتانە هێڵێکی گەرم بۆ پاراستنی ژینگە دابنرێت جێبەجێ کراوە تا ئێستا مەسەن هێڵی گەرم هەبێ بۆ پاراستنی ژینگە یاخود ئامانستان لەوە چی بوو؟ ئێمە بۆ نمونە کەسێکە بینی ڕاوی نایاساییەکە لەو شاخ هاوڵاتێک چۆن بتوانێت ئەم خەمە بگەێنێتە لانی پەیوەندیدار کەسێ ئەبینێ سێرگا شاخی خەریکە ئەسووتێ چۆن ئەم پەیامە زوو بگەێنێ کەسێ ئەبینی یەکێک سەرپێچێکی کرد یەکێ دارێکی بڕێکی لەم بابەتانە بیرۆکەی ئەومان هەبوو هێڵێکی گەرم تەلەفۆن ڕاستەوخۆ بەبێ ئەوەی ئیمکانیات بچێت سەر کەسی ئەوەی کە پەیوەندیەکە مەحەڵەیەکی بۆ دروستکەین لەگە وەزارەتی ناوخۆ مناقەشەمان کرد دوای ئەوە بە کتابدامانە وەزارەتی گواستنەوە نردی بۆ بەغا لە بەغا موافقەمان باتە تا ئێمە هێڵەکە بۆن منە ناومەنا 5,000 ڕەمزێ بوو بۆ 5,000 شەید یعنی بۆن منە ئەوان موافقە و شتەکە هاتوتەوە بەڕاستی بە دوای ئێمە بزین بەکوێ ئێگا تا ڕادەیەکی زۆر ئەوە خزمەتێکە بە خەڵکی بۆ منەوەی باسمان کە بیدار لەسەر ناوچە گەشتیاریەکان لە هەر شوێنێ تەلەفۆنێکە کاکە لەم منتیقە ئاوایە بۆ هاوڵاتیان بە ئەرکی خۆی ێزان بەڵام تۆ هەلێکی بۆ دروستنەکەی ئەو چی بکە پەیوەندی بکە نی خولک سبارەت بە سزا ژینگەیەکان بەسەر کۆمپانیا حیزبەکان جێبەجێ دەکەنەوەی سەر پێچی ژینگە دەکەن ئەوانە بەڕاستی پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان ئیشی لەسەر کرد داتاوشتەکان بە زۆری لای ئەوان بوو هەنێ کەم و کۆڕی هەیە بەڕاستی بەڵام وەکو پێویست نەخێر پێویست بەوەکە ئیشێکی باشی لەسەرکێ من لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان باسم کردو ئەوە سامانەیەکە کە خوای گەورە پێی بەخشین پێویستەکە ئەو ئیمکانیاتە کە دەرێنرێ بەشێکی بۆ پاکردنەوە ئەو ژینگە بێ کە پیسێکە بەشێکی بۆ حکوومەت و بەشێکیشی بۆ منتیقە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری پێشوێرین بۆ کاروباری ژینگەکە لەم بەرنامەیەدا سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتەڕ